Red Dead Redemption 2 یاریەکە دەربارەی ئاکامە کە تەنیا بە خەیاڵ بڕیار و بژاردەکانت لەژێر دەستە. بەڵام بێگومان هەندێک کات بڕیار بە ئارەزوی خۆت دەدەی و ئەو بڕیارانە دەدانەکانت لە نێو چەقی شوێنەکانی یاریەکە دەچەقێنێ و کارکتەرەکەت بە جیهانەکە دەناسێنێ. بەڵام بڕیارە گەورەکان لە سەرەتای یاریەکە دراوە، تۆش یاری بە ئاکامی ئەم بڕیارانە دەکەی، چونکە چیرۆکەکەی پێش بەشی یەکەمی یاریەکەیە لەوانەیە بزانی کۆتایی ئەم چیرۆکە چۆن دەبێت، بەڵام لە نێوانیان نازانین چی ڕوودەدا. هەرچی زۆر توند و خوێناوی دەکەی، هەندێکەشی سیر و ناوازە و زۆریش بیر دەکەیتەوە کە چاکە کامیانە بیکەی. بەم شێوەیەش کە نازانی کامیان چاکە و خراپەیە و هەوڵ دەدەی ڕاستیەکان بدۆزیتەوە. چیرۆکی یاریەکە دەدباتە ئاستێکی بەرزی جێڕانەوەی چیرۆک. لە سەرەتای یاریەکە تاقمی ڤاندێڵین لە ناوچوونن، وەکو دەزانین بەهۆی زینێکی گەورە کە بە هەڵە دەڕوە لە بلاکوۆرر لە ڕووخانی یەکجارەچین، ژمارەیان لە کامبوونەوەیە برسێتی و بێپارەیی بەرۆکی گرتوون. وەکو بەشی یەکەم جان مارسن لە یاریەکە هەیە لەگەڵ هەندێک کارکتەری دیکەی نوێ. بە کارکتەری ئارتۆن مۆرگن یاری دەکەیت، دەستە ڕاستی داچ ڤاندێڵینە. بەهۆی ڕامنانەوە بەردەوام کەمپەکەتان دەگوازنەوە، تۆش بەرپرسی دارایی کەمپەکەی و دەبێت داهات و خواردن بۆ کەمپەکەت پەیدا بکەیت. داچ سەرۆکی تاقمەکەیە، بەڵام ئارتۆر ڕۆحی تاقمەکەی و سەرجەم کارەکان ئەنجام دەدا. لە سەرەتای یاریەکە گەیمەر بەڕاوکردن و ماسی گرتن، دزینی پارە و شتومەک دەناسێنرێت. بەهۆی ئەرکەکان کە دوور و درێژن و هەندێک کات زەحمەتن لە ڕێگەی چەند فێرکاریەکەوە لە سەرەتای یاریەکەوە فێر دەبی چۆن کۆنتڕۆڵی تەواوی شتەکانت بکەیت. نمونە بۆ فێرکاری ماسی گرتن، ئارتەر کوڕەکەی جان مارسن دەباتە ماسی گرتن بەهۆی ئەوەی باوکەکەی ناتوانێت باوکایەتی بکات. جاک منداڵێکی ڕۆحپاچی زیرەکە، ئەم گەشتەی لەگەڵ ئارتەر هەرگیز لەبیر ناکات. چیرۆکێکی جوان و شیرینە، لە هەمان کاتیش گەیمەر فێر دەبێ چۆن ڕاوەماسی بکات. وەکو ژیانی ڕاستی دەبێت گۆشت و خواردن بخۆی بۆ چاکردنەوەی تەندروستی و هێز و دێدایت، و زیاد لە پێویستیش بخۆی قەڵەو دەبێت، دەتوانی بخەوی و دەبێت بە شێوەی کەش و هەوا جلوبەرەک بپۆشی، گەرنا هێز و تەندروستیت بە شێوەیەکی خێرا دادەبەزێ. گەشتی خێرا لە سەرەتای یاریەکە بەردەست نییە، بۆیەش دەبێت پشت بە ئەسپەکەت ببەستی بۆ گەشتی نزیک و دوور. ڕاستە هێواشە، بەڵام لە ڕێگا تووشی چەندین کورتە چیرۆکی نایاب دەبیتەوە. لە ڕێگە لەوانەیە کەسێک بدۆزیتەوە لەگەڵ خۆت بیبیتە شارۆچکەیەک، یانیش پیاوێک مار پێی وەی داوە دەبێت ژەهرەکەی بۆ دەربکەی. لاندێک شوێن کەسێکی کوژراو دەبینی یاخود شوێنەکە تاوانی لێ ئەنجام درراوە. چۆن بڕیار دەدەیت دزی دەکەی یا خەڵکی لە نێو دەبەی، خەڵکیش بەم شێوەیە کاردانەوەت بەرامبەر دەکات. درێژترین گەشتەکان زۆر دوور نین، لەگەڵیشی تامێکی خۆش لە شوێنە ناوازەکان میوزیکە نایابەکەی وەردەگری. نەخشە یاریەکە فراوان و گەورەیە، لە شوێنی بەفری تاوەکو دێتە خوارەوە بۆ شوێنە زەرداییەکە. لە ڕۆژهەڵاتیش هەندێک شوێن دەدۆزیتەوە کە پاشماوەی شەڕی ناوەخۆی ئەمریکایە، 40-50 ساڵ پێش ئەو کاتە. گۆڕانکاری گەورە هەیە کاتێک لە شوێنێک دەچیتە شوێنێکی دیکە، لە شوێنە وشکەکانەوە بۆ نێو زۆنگاوە پڕتیمساکان. جیهانەکە بەرامبەرت کاردانەوەی هەیە و بەو شێوەیەش کاردانەوە دەکا کە چۆن تۆ کاردانەوە بەرامبەری دەکەی. ئەو کەسانەی کە قسەیان لەگەڵ دەکەی تۆیان لەبیر دەبێت گەرجارێکی دیکە بتبینەوە. دەتوانیت بە ئارۆزی خۆت خەڵکی بکوژی، بەڵام ئاکامی ناخۆشی دەبێ و ناتوانی بە ئارۆزی خۆت بچیتەوە هەموو شوێنێک. بۆیەش دەبێت ببیتە کەسێکی چاک، کەسایەتێکی چاکت هەبێت. چەک و تەقەمەنی لە یاریەکە کارێکی نایابی بۆ کراوە، دەتوانیت چەکی نوێ بکڕی و ئەپگرێدیان بکەیتەوە. ئەو پارەی کۆی دەکەیتەوە نیوەی زیاتری ڕاستەخۆت دەدرێتە تاقمەکە و دەشتوانی خۆت هێشتا زیاتریش پارە بدێتە تاقمەکە بۆ کڕینی خۆراک و چاکترکردنی کەمپەکەتان. هەرچەندە تۆ نمونەی کارکتەرێکی چاک و باشی، بەڵام بەهۆی بەوەفایت بۆ تاقمەکە دەبێت کاری خراپ بکەین، هاوڕێیانت لە بەندیخانە ڕزگار بکەی، بانک ببڕی، خەڵکی لە نێو ببەی. بەهۆی نیشانکردنی ئۆتۆماتیک شەڕکردنەکان زۆر ئاسانتر کراوە. هەبوونی تایبەتمەندی دێدای لە زۆر کاتی سەخت دەتپارێزێ، جگە لەوەش جوڵەیەکی خۆشە. زۆر جار لە ئەرکەکان بێزار دەبی یا ماندوو دەبی، دەتوانی بە ئەسپەکەت بەنێو جیهانە نایابەکە بسوڕێتەوە، کاتێکی خۆشی لێ بەسەر بەری و هەناسەیەکی چاک بە خۆت و ئەسپەکەت دەدا. گرنگیدان بە ئەسپەکەت وان لێ دەکات زیاتر خێراتر بی و چاکتری ڕابکەی. لە کۆتایی Red Dead Redemption 2 فیلمێک یا زنجیرەیەکی 60 کاژمێری کاوبۆیە، هەرگیز هەست بە شەرمکردن ناکە، خۆی بە توندی و زمانە توندەکەی نیشان بدە. جیهانە گەورەکەی پڕیەتی لە ئاژەڵ و کەش و هەوای کارکتەری لەبیر نەکراو، وەکو کاوبۆیە لە نێو پوت و کڵاو و دەمانچە تۆپلەکەی ئارتەر مۆرگن بە نێو جیهانێکی کاوبۆیی ئەمریکا دەسۆڕێیتەوە. هەست دەکەی ئەم سەردەمە زیندووە و بەشێکی لێی، بۆیەش پێمان وایە Red Dead Redemption 2 باشترین یاری جیهانی کراوەی ئاکشنی
PlayStation 4 و Xbox One لە مێژوودا.